بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزانم شەو لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر ساڵیادی ڕاگررتنی نەوتی هەرێم دەکەین بە بۆری و فرۆشتنی بە شێوەی قاچاغیش لە ئێستادا دیارە بە پێی بڕیاری دادگای ناو ژیوانی پاریس لە 25 سی 2023 دوای 10 ساڵ هەنادەکردنی نەوتی هەرێم بە بۆری ڕاگیرە بەڵام لەو کاتەوە ینی ماوەی 2 ساڵە لە 25 سی 2023ەوە تاوەکو 25 سی 2025 فرۆشتی نەوتی هەرێم بە شێوەی قاچاغ بەردەوامە و تا کوێستە لەگەڵ بەغداش ڕێک نەکەوتنی مەباز لە زیانەکانی فرۆشتنی نەوت دەکەین لەسەر سیستەمی حکومڕانی کە چۆن تاگڕەوی دروست کردووە بۆ تۆی دۆڵەمەندبوونی حزب و کۆمپانیەکانی زیانەکانی لەسەر ئابووری هەرێم لەسەر کشتتوکاڵ لەسەر موچە هەروە زیانەکانیشی لەگەڵ پەیوەندەکان لەگەڵ بەغداد و ئێستش کە نانەوێت لەگەڵ بەغداد ڕێ بکەون نەوت بە قاچاغ دەفرۆشن لەسەرەوەش دەوەسین ئەم پرسانە لەگەڵ بەڕێز کاک مححمود ڕەزا ئەندامی پێشووی ئەنجومی نێرانی عێراق قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە ماوەی ڕابردوو ئیشی زۆری لەسەر دۆسی نەوت و لێکۆڵینەوەی لەسەر نەوت کردووە. کاک مححمود بەخێر بێن سوپاسی ئامادەبوون دەکەین. زۆر سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا باس لەوە بکەین دوای 2 ساڵ لە هەنادەکرد لە 25 سی 2023 نەوتی هەرێم ڕاگیرە بە بۆری. باسی زیانەکەی بکەین پێ دوای هەڵێکی گەورە بوو هەنادەکەی نەوتی هەرێم بە شێوی سربەخۆ و بەتایبەت لەسەر سیستەمی حکومڕانی دروستکردنی تاگڕەوی دوای لەسەر زیانەکانی دیکەشی قسە دەکەین. زۆر سوپاس کاک حەکیم داوای لێبوڕنیش لە بینەرانەکەم تۆزە دەنگم تێک چووە. بەخێر بێن سوپاس دەکەم. ڕێز و سڵاوم بۆ بینەرانتان. لە ڕاستیا من لە 2010 ئیش لەسەر مەلەفی نەوتەکەم وەختی خۆی لە بزوتنەوەی گۆڕان تازە ینی هینەک لەسەر پێشنیاری من بوو لیژنەیەکمان دروست کرد بۆ سیاسەتی نەوتی تاوەکو سیاسەتێک دیاری بکەین بۆ بزوتنەوەی گۆڕان ڕێیچی بێ لەسەر نەوت ماوەیەکی باش ئیشمان لەسەر کرد راپۆرتێکی زیاتر لە 20 لاپەڕە بوو لەسەر مەترسیەکانی سیاسەتی نەوتی یامان بە سەرکردایەتی بزوتنەوەکە لە 2023 بەرنامەی هین هەبوو لە NRT بەرنامەی 2013 لە 2013 بەرنامەی هین هەبوو دوجار بیرکەرەوە لە NRT من و کاک عەبدولحەکیم خسرەوە هەیە ئێستا ینی مامۆستای فەرمانگەی هەمانگی بۆ بەڵێ ئێستا ئەوەیە بەیەکەوە لەو بەرنامەیە دانیشتی من هەموو مەترسیەکانی سیاسەتی نەوتی هەرێمم دەرخستووە پێشبینی ئەوم کرد کە نەوت هەرێمی ینی نەوتی سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان بەرەو کوێمانە بە دیار بوو لەسەر ئەو بەرنامەیە تەلەڤیزیۆنی کوردستانی پارتی هینێکیان نارد کوڕیەکێ لە هاوڕێکانی خۆم بوو لە کۆمەڵا وەختی خۆی بەیەکەوە بوون لە دوای فترێک ئەو چوو بۆ ناو پارتی و کوڕەکانیشی ڕۆشتن لە میدیای پارتیە ئیشیانە کرد یەکێ لەو کوڕانە لەگەڵ هینەکە لەگەڵ مصورێکە وێنەگرێکی تەلەڤیزیۆنی کوردستان هاتن مقابلەیەکی تقریبا نزیکی سەعاتیمان کرد ئەیان وێ شتێک لە دەمی من وەرگرن کە بڵێم سیاسەتی نەوتی باشە وایە ئەوانە لەو نزیکی 3-4 بۆ سەعاتەیە هەرچی هێنان و بردنیان من هەموو ئەرگومنتەکانی خۆم تەرح کرد کە ئەم سیاسەتی نەوتیە هەم اقتصادی هەرێم بەرەو داتەپین ئەبا و هەم وەزعمە لەگەڵ بەغایە خراپەکە و زەرەرێکی زۆری لێ یەکەین. ئەو لە 2013 بڵین 2013 و لە مانگی 2014 ئەوان هاتن ینی هینەکە نزیک بوو ئەوەی NRT لە کۆتایی 2013 بوو دیار بۆ بەرنامەیان بینی بوو هاتن شتێکم لە هینکەن ینی لە دەمی من وەرگرن کە ینی بەو نەوعانیە خەتەری سیاسەتی نەوتی والحاصل من لەو کاتەوە ئیش لەسەرەوەکەم و ئەو هەموو ئەو تەسەورانەی لە ڕابردووە هەم بۆ لە ڕاستیات لە زۆر میدیا قسەم کردووە هەمووی هاتووەتە دی سیاسەتەکانی بۆنم لەسەر سیستەمی حکومڕانی گەر باسکەین سەرەتا خەتەری گەورەترین خەتەر لەسەر نیزامی نادیموکراتی چونکە ئێمە ئێستا بەڕواڵەت نیزامێکی دیموکراتیمان هەیە چونکە ئینتیخابات دەکرێت و پەرلەمانمان هەیە و نازانە حکوومەتمان هەیە و پەرلەمان متمانە ئابە حکوومەت و ئەوانە ئەمانە هەموو دەستگاکانی هەرێمی کوردستان هەمویان ڕواڵەتین دوو حیزب بە یەکجاری هەموو هینەکانی هەموو سێکتەرەکانی اقتصادی هەرێمی کوردستانیان قۆڕ کردو هەرێک لە ناوچەی خۆی بە تایبەتی لە سیاسەتی نەوتیە لە ساسەی مەلەفی نەوتی بەدەست مەلەفی نەوت بەدەست پارتیەوەیە ئەمە چی دروست کردووە ئەمە ئەوەی دروست کردووە کە ئەیبینی هەموو دەستگاکانی پەکخستووە
لەبەر ئەوەی پارەیەکی زۆری گەندەڵی نەوت و ئەوانەیەتە دەستی حیزب خەڵکی پێ ئەکڕێ حیزبی پێ ئەکڕێ ئەندامی چالاکی حیزبێکە دەرەکەوێ ئەچێتە ژێ کڵێشەی پارەیەکی زۆری هاتێبێ بۆ خۆی بێدەنگی ئەکا ئەیخات ناو هینەوە یعنی ناو ئەو سیستەمەی خۆیەوە لە سیاسەت و حکومڕانی اینجا ئەمە هینە لەبەر ئەوەی دەستگاکان زەعیفن پەرلەمان ناتوانێت ڕقابەی حکوومەت بکات دەستگای چاودێری ناتوانێت بیکە چاودێری دارایی ناتوانێت بیکە هەیئەی نەزاهەمان هەیە ئەمانە هیچیان ئەوەنە لاواز کراون ناتوان جورئەتیان نیە لە بەرامبەر حکوومەتا قسە بکەن ئەسڵەن نەک لێ بپرسنەوە لە وای کردووە کە حکوومەت بە ئارەزوی خۆی هەرچیەک کەس نازانێ ینی نە حیزبەکان ئەزانن نە پەرلەمان ئەزانێت نە دەستگاکانی کەی چاودێری لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان نازانن نەوتی کوردستان چەند ئەنتاجەکرێ چەندی ئەفرۆشێ بەچێ ئەفرۆشێ پارەکەی لەکوێ هەڵەگیرێ چۆن یێتەوە کوردستان چۆن دابەشەکەی کەس ئاگای لەمانە نییە ئەو پارە زۆرە ئیتر ئەکەوێتە بەردەستی خۆیان بەکارهێنن بۆ گەورەکردنی بۆ مەجموعەیەشت یەشێکیان دەنگی ئازا دەنگی ئازاد بڵێن نەک ئازاد چکە ئینسان ئازاد بێ ناکڕێ هەنێ دەنگی ئازا کە ئازاد لە پڕێکە دروستە بن لیانە ترسن دەچنە بن کڵاشیانیان کڕن نووسەر ئەکڕن سیاسی ئەکڕن حیزب ئەکڕن هەتا یعنی ئەتوانن ینی هینە سلکی دیبلۆماسی وڵاتان و ئەوانە بەو پارانە بکڕن لە ڕاستیە توانی وشیانە بیکەن ئیتر ئەمە هاوشانی ئەم کڕینە دەستگای سەرکوتکەر بەهێزەکەن وەکو ئەبینین بێجگە لەو دەستگا سەرکوتکەرانەی لە هەرێمی کوردستانە هی خۆمانن ئەندامەکانیان خەڵکی کوردستانی خۆمانن ئەوان چوون لە پارچەکانی تری کوردستانە لەسەر حسابی واریداتی هەرێمی کوردستان و نەوتی هەرێمی کوردستان لە دەمی مناڵی کوردستانی ئەگرنەوە ئەیەن بە مەسەرەن هێزی نە پێشمەرگەی ڕۆژیان دروست کردووە نزیکەی 10,000 پێشمەرگەی ڕۆژ بەداخەوە لە ماوەی ئەو تەمەنی خۆیان نزیکەی 10 ساڵێکە دروست بووە لە کوردستانی سووریا خۆرئاوا بە دژی هینەکان ئیشی کردەوە بە دژی بەیانی بەشدار بووە لەگەڵ بەشدار بووە لەو هینانان لەگەڵ سیاسەتی ئەردۆگانە لە سووریا بەرامبەر کورد چۆن بۆ ئەوان لەناو ئەو هینایا بوون ئەوان لەناو ئەو مەحفەلەیە بوون کە لە دژی میلەتەکەی خۆمانیشیان کردووە هێزی لە کوردی ئێران دروست کردووە بۆ ئەوەی سبەی ڕۆژ ئەگەر لە کوردستانی ئێران و لە کوردستانی عێراق کوردستانی سووریا شتێک گۆرگەڕاوەکو ئەمەی لێ هات هێزێکی حازرکراوی هەبێ بۆ خۆی بەکاری بهێنێ لەوێ سەر لە میلەتی لە پارچەکانی کەش بۆ قەزانجی خۆی تێک بدا ئەمانە وای کردووە کە ئێمە ئێستا طبعاً ئەمە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئیقتصادیەوە یارانی کردوین چکە لە ڕووی ئیقتصادیەوە میزانەکەی چی بوو لە ڕووی ئابووریەوە هەنا دەکەینەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی ئابووریەوە بۆ بە سەبەبی کوشتنی کەرتەکانی تر کەرتی سەناعە و کەرتی زەراعی کوشتووە کەرتە ئەنتاجیەکان بۆچی کەرتە ئەنتاجیەکان لە ئیقتصادی ڕاعیە کەرتی ئەنتاجی ئەگەر ئیقتصادی ڕێعی لە وڵاتێکی دیموکراتیە هەبێ وەختی خۆیمە نەخۆشیەکە پێڵێن نەخۆشی هۆڵندی یەکەم جار لە نەرویج دروست بووە سەری هەڵاوە لە سەرەتای هەفتاکانە کۆتایی شەستەکان و سەرەتای هەفتەکانە دروست بوو بەڵام لەبەر ئەوەی ئەوان نیزامێکی دیموکراتین لە ماوەی چەند ساڵێکە دەرکیان پێ کرد و خۆیان ڕزگار کردلەوە لە هۆڵنداش دروست بوو غازیان هەبوو دروست بوو اقتصادی ڕێعی دروست بوو کە اقتصادی ڕێعی چۆن ینی تعریفی اقتصادی ڕێعی خەتەرەکەی لەکوێیە بەرهەمێکی یەک بەرهەم ئەتوانێت واریداتێکی زۆر بۆ وڵاتەکە بهێنێ و هێنا بە دەستی کاریشی کەم پێویستە وەکو غاز و نەوت و ئەوانە معادین و ئەوانە دەستی کاری کەم پێویستە بەڵام واریداتەکەی زۆر زۆرە لەبەر ئەوە طبقەی عامیلە یاخو متەوەسط و ئەوانە هینەکە ئەکوژێت چکە پێویستی پیان نابێت لە جاتی ئەوەی ئیقتصادەکەی بە ئیقتصادی زەریبە بێ کە بە ئیقتصادی زەریبە بوو سەرمایه‌دار ئازادە کەرتی سەناعە گەشە ئەکا و لە نەتیجەی گەشەکردنی سەناعە و زەراعەیە زەریبە حکوومەت زەریبە لە سەرمایه‌دارەکان و لە جوتیارەکان جوتیاری دەوڵەمەند وەرەگرێ بەوە خۆی بەخێوەکە حکوومەتەکە و میلەتەکە بەخێوەکە لەبەر ئەوە ناچارە گوێ لە دەنگی خەڵک بگرێ بەڵام ئەمە پێویستی بە خەڵک نییە ئەمەی واریداتی نەوت کە ئەڕوا وەزارەتی سامانە سروشتەکان تا ئێستا جاران
هەتا ئاشتی هەورامی مابوو ئەیان و وەزارەتی جانتاکە هەموو وەزارەتەکە لە جانتاکەی ئەوە بوو ئێستش کەس هیچ هەروەکو ئەو سەردەمە وایە کەس ئاگای لە وەزارەتە نییە و زانیاری لێ دەرناچێ ینی هەموو شتەکان سیاسەتی نەوتی تاریکێنراوە نازانی لەبەرەوە وارداتێکی زۆر ئەمێنێتەوە بۆ ئەو حیزبەی کە زاڵە بەسەر اقتصادی نەوتی ئێمەیە بەکاری هێنێ بۆ ئەوانەوە کوتم ئیتر پێویستی بەوە نییە جوتیار بەروبوومی هینی زەراعی بۆ بخاتە بازارەوە ئەچێ بە هەرزانتر لە چاو هینا لە چاو ئەوەی لێرە بەرهەمی هێنێ لە وڵاتانی کەوە هێنێ هەروەها سەناعە لە سیاراتە نازانم مەکائینە ئەلکترۆنیاتە سەلاجەیە چی ئەوانە پێویستی نییە لێرە مەحمەلێک دامنێ چکە هینەکە پارەکە و بەهێزە پارەیەکی زۆرشت ئەبێ بە تیجارەت ئەو عملەی سەعبە لە جاتی ئەوەی بەکاری بهێنی لێرە بۆ بژانەوەی اقتصاد و زەراعە بە خۆڕایی ئەچێتە دەرەوە وەکو ئێستا هەر هینیشی پێ ناهێن کاڵای پێ ناهێنن بەڵکو تەهریبی یەکەن مەسەلەن بازرگانێک بای 10 ملیۆن دلار وەسڵایە ئەڵێ 10 ملیۆن دلارم پێویستم چەند فلان کاڵا ئەهێنم ئەچێت لەوێ وەسڵی تەزویر ئەهێنێتەوە بۆ ئێرە کە کاڵاکەی هێناوە بەڵام نەیهێنا کاڵاکەی نەهێناوە پارەکەی بردوێتە دەرەوە تاریبی کردەوە ئەمە بە دەیان ملیار دلار زیاتر ئەگەر لەسەر ئاسی عێراق بڵێن 100 ملیار دلار لە ماوەی ئەم 20 ئەوەنە ساڵەیە ئەبۆ تەریقەیە تاریب کراوە ڕۆشتۆ لە نەیتوانی اقتصادی ئێمە ببوژێنێت باش بینی سەر بواری موچە زانیشی زۆر دەر لە موچە سەمی بەدا چونێکمان کردبوو تقریبا نزیکەی 30 تریلیۆن دینار 11 موچەیان بە تەواوەتی نەدا 10 موچە بە لێبڕینەوە 33 بە پاشەکەوتەوە بۆ موچە خۆرانیش زیانی زۆریان بەرکەوت لە ئەنجامی ئەوەی کە لە 2014ەوە تاکو ئێستش کێشەی موچە ڕێک نەبووتەوە ینی تا ئەمەڕۆژ ئەمە بەرهەمی نەوت بوو کە زیانی زۆریان بەرکەوت هەر دوو لایەنەیە طبعا هەردوو لاکە خەترن یەکێکیان ئەوەیە وەکو وتم لە اقتصادی ڕێعیە کە ئێستا ئێمە اقتصادەکەمان هەموو پشتی بە عێراقیش پشتی بە نەوت بە ڕێژەی لە سەتانەوە سەروتر مشکلەکەی ئەوەیە کە ئیتر خەڵک کە اقتصادی ڕێعی بوو زەراع و سەناعە کوژران کەرتی تایبەتی نەیتوانی هەلیکار بۆ بێکارەکان دروست بکە حکوومەت ناچارە بێ خەڵک تعین بکە خەڵک تعینەکە خەڵکی زەختەکە تعینی بکە ئیتر ئەوەیە ئەو پارەیە کە ئەمێنێتەوە بۆ ئەوەی تۆ لە ناو هەنێ ئیسیسماراتی پێ بکەی هەنێ پرۆژەی پێ بکەی ئەبێ بۆ ئەوەی بەرتیل بی بە خەڵک ئەبێ خەڵک تعین بکەی ئێستا ئەمان واکەن ینی لە 2014ەوە گوایە تعینات نەماوە وەڵام هەردوو لایەن بۆ خۆیان ئەم یەکێتی لێرە پارتی لەوێ لە 2014ەوە تعیناتیان نەوەستانەوە بەڵام تعینان لە چۆنە بۆ سەرروپیەکانی خۆیانە دەستپێوەنەکانی خۆیانە لە دەستگا ئەمنیەکانی شاهینیەکەن بەردەوام دەستگا ئەمنیەکانی پێبەهێزەکەن بۆچی چووکە ئەزانن ڕۆژ لە دوای ڕۆژ متمانەی خەڵک بەوان کەمە بێتەوە لەبەر ئەوە پێویستیان بە دەستگای ئەمنی زیاتر و گەورەترە بۆ ئەوەی خەتەر بیان پارێزن لە میلەتەکەی خۆیان بیان پارێزن لەو بەرەوەی مزەهارەی گەورە نەتوانرێت دروست بکرێت ئەمانە هەموو خەتەرن لەسەر ئەم اقتصادی ئێمە لەبەر ئەوە کەرتی بەڕێوەبردن زۆر گەورە بووە کەرتی بەڕێوەبردن ئێستا باسی ئەو ئەکەن لە زمانێکە باسییانەکە ملیۆنێک و 400,000 ملیۆن و نیوەک ئێمە لێرە موچەخۆر و خانوونشین و ئەوانەمان هەیە تەمانەمە لەگەڵ ستانداردی عالەمیە کفرێکی زۆر گەورەیە هەشتیوان نییە لەبەر ئەوەی کەرتی تایبەتیان خنکاندووە کەرتی تایبەتیش بۆ بە کەرتی خێزان و کەرتی حیزب ینی ئەو کەرتە تایبەتیانە هەنێ پارەدارمان هەیە ئێمە هەنێ پارەدارمان هەیە ڕەنگە لە ڕابڕووەوە هێنابێتیان پارەکە جۆرێک لە جۆرەکان بە حەڵاڵی دەستیان کەوتوێ بەڵام لەم زەمانەوەی لاتۆ ئیلا ئەبێ ببن بە شەریکی دەسەڵات ببن بە شەریکی حیزبەکان تاوەکو بتوانن لە بازاڕ بجوڵێن لەبەر ئەوە اقتصادی ئێمە اقتصادێکی زۆر نەخۆشە ئێستا بێجگەلەوەی اقتصادی ڕێعیە اقتصادی خێزانیش دروست بووە ئێستا ئەبووری خێزان چییە اقتصادی خێزان ئەوەیە کە بنەماڵە مەبەست هەم بنەماڵە مەسەلەن ئەوە دوو بنەماڵە معلومە خاوەنی دو حیزبی گەورن لە دوو زۆنی جیاوازی ئەم هەرێمەی ئێمەیە هەموو مقدراتی میلەتەکە لەو دوو زۆنیان بەدەستی ئەو دوو بنەماڵی و بەدەستی ئەو دوو حیزبەوەن ئەوانە خۆیان مباشرەتەن لەسەر ئەو پارەی لە ئێمە هیم کراوە کە داهاتی هەر نەود نییە هی گومرگە هینی داهاتی ناوخۆیە
هی ڕسومات و ئەوانە و هی نیشە هی نەوتیشە ئەو بەشە زۆرەی کە لە ئێمەی ئەشارنەوە کۆمپانیا پێ دروست دەکەن کۆمپانیاکان ئەچن لە بازاڕە مەجای هینان منافەسەی حڕ نادن بازار قۆڕ کراوە مەسەلاً یەکێتی و پارتی لە هەموو مەجالەکانی ژیانە کۆمپانیان دروست کردەوە کۆمپانیای حیزبیان دروست کردەوە ئەمە اقتصادی حیزبە لە ناو اقتصادی حیزبیش اقتصادی خێزان دروستە بێ یەکێ لە مەسئولە گەورەکانی حیزب کۆمەڵە کۆمپانیان دروست دەکەن دوای لەو کۆمپانیانەی خۆیانە ئەچن خزم و کەسوکارەکانی خۆیان و دەسپیۆنەکانی خۆیان دیسانەوە لەوێ تەعینەکەنەوە بۆ هاوڵاتی ئاسایی بۆ عالمێکی دەرەوەی ئەو دوانە مەجای تەعینبوون و مەجای ئەوە نیە شوێنێکی باشی دەستکەوێ پێی بژی و خزمەتی میلەتەکەی خۆی بکە لەبەر ئەوە اقتصادی حیزب و اقتصادی خێزان ئێمەی تەپانەوە و ڕۆژ لە ڕۆژ بەرەو خەتەرترمان ئەزەوەی کە پەیوەندی بە موچە خۆرانەوەی تا ئێستش موچە ڕێک نەبووەوە لەگەڵ بەغدا ئەو کارەکەی نەوت بوو چونکە ئێمە خۆ پێش 2014 نەوت موچە لە 23 و لە 22 مانگ خەڵک 25 مانگ بەدەستی دەگەیشت ئەوەی کە و کاتر لە بەغداوە داات گەندەڵیش دەکرا موچەکەش دەدرا بەزی ستاکو ئێستا ڕاز نەبووەوە هەتا ئێستا بڵێن تا ئێستش بەرداوامە کێشەی موچە دروست کراوە ینی بە ئەم قەست لە قازانجیانە چونکە لە قازانجی حیزبەکانە لە ڕاستیە ئێستا بۆ نمونە لە 25 سی 2023ەوە نەوت بەبووری ڕاگیری بەڕسمی ناڕوات باشە بەڵام بە قاچاق نەوەستاوە بە قاچاق نەوەستاوە هەموو ڕۆژێک لە لانی کەم 275 بۆ 300,000 بەرمیل لەوت ئەنتاج بۆ بەشی زۆری ڕاتە هینە بە قاچاق ئەڕوا بۆ دەرەوە طبعا ئەمە یەکێتی و پارتی و کۆمپانیەکانی ئەپیکۆر هەمویان قازانجیان لەمەیە بەڵێ قازانجیان لەمەیە بۆی لەگەڵ بەغدا ڕێک ناکەون بۆی لەگەڵ بەغا ڕێناکەون بە تایبەتی زۆر قازانجی کۆمپانیەکانە لەبەرەوەی کۆمپانیەکان بەشی خۆیان بە نوتی خام لەمەی کە بەرهەمە هێنرێ بەشی خۆیان ئەگرن وەری ئەگرن بە سعرێکی ڕەمزی بە $30 بە $25 بە $33 لە بازاڕە ئەیخەنەوە دەستی دوو ئەیفرۆشنەوە دەستی دووش ئەیبا بە قاچاق ئەیبا بۆ ئێران و لە ئێرانەوە ئەچێ بۆ خەلیج و بۆ پاکستان و بۆ ئەفغانستان و ئەوانە ئەفرۆشێ بە یعنی هەموو بەرمیلێک ڕەنە $15-20 زیاتر بۆ ئەوان قازانج بکە لەبەر ئەوە بەش ینی ئەو نەوتەی بەتاڵانی ئەپیکۆر کۆمپانیەکانی ئەپیکۆر هەش کۆمپانیان شتێکی وایە یەنەوە بە بازار بە دەستی دوو ئەوان برێک هینیان هەیە برێک هینەکەم ینی ئەو $25 وەرەگرن دوای ئەوە بوا باس ئەکرێ من دڵیان نیم کە ئەوانیش کۆمپانیای خۆی وەهمیان لە ناو بازارڕ دروست کردووە ئەیەن بۆ چێساغی کاتەوە و بەشەکی زۆری قازانجەکەشیان بۆ بێتەوە لەبەر ئەوە ئەمان ئێستا کە داوای ئەوە ئەکەن کە هین هەیە یعنی کە گوایە قەرزێکی زۆریان لە لای هەرێمە باشە ئەوان ڕۆژانە داهاتیان هەیە چکە ئێستا دەڵێن داوا دەکەن هەرێم داوا دەکە لەگەڵ کۆمپانیەکان بەغدا $1 ملیار شایستەی داراییان بداتەوە هی کۆتایی 2022 سەرەتای ئەو سێ مانگی 2023 1 ملیاریان دەڵێن ئەوەیە اینجا کێشەیە لەسەر 185,000 هەناردە بکرێ 115 بۆ ناو خۆ بەکابی عێراق پارەکەی بدا ئینجا ڕێکەوتنێکی نوێ بکرێ ئەپیکۆر داوای زۆر شتەکە ئەپیکۆر داوای یەکەم ئەوە بۆ گرتنەوەی قەرزەکانی لە لای هەرێم هەیەتی حکوومەتی عێراق بیداتەوە داوای ئەوە ئەکا کە پێشەکی پارەکانی پارەی بگرێتێ داوای ئەوکا کە زەمانەتی ئەوە بکرێ جارێککە ئەمانە ڕوونەدان داوا ئەکا کە نابێ عەقدەکان هێنکرێ بە شەرتی من قەراری محکەمەی ئیتیحادیم پێیە محکەمەی ئیتیحادی داوا لە حکوومەتی ئیتیحادی بە تایبەتی وەزارەتی نەوتەکە ئەڵێ ئەبێ بڕۆی لەگەڵ ئەو کۆمپانیانە بچیتە مفاوەزاتەوە دەستکاری ئەو عەقدانەی لەگەڵ ئەوەی نانە کراوە نادەستورین بە بژۆرەی هێنی عێراق چکە ئەوە لە 2022 دەرچوو ئەمە ئەوەی 2019 ئەمە ئەمەی 2019 لە هینە قەراراتەکان یا شەش فەقەرەیە هەمووی داوا لە حکوومەتی ئیتیحادیەکە ئەڵێ بڕۆ ئەبێ ئەمە بکەی ئەو هینانە ئەو عەقدەی کە کراوە تەواوەتەوە بۆ عەقدەکەی ئیلغا کردەوە یعنی قانونی نەوتوغازی 22/2007 هەرێمی بەتاڵ کردەوەی نادەستوریە و فەقەرەیەکیش داوا لە وەزارەتی
نەوتی اتحادیەکە ئەڵێ بڕۆ لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستانە بچۆرە مفاوەزاتەوە لەگەڵ کۆمپانیەکانە مفاوەزات بکە پێویستەکە ئەو عەقدانە دەستکاری بکرێن ئەوان ئەیانەوێ نایەن ڕێگە نادەن دەستکاری عەقدەکانیش بکرێ و هێشتا ئەو هینەشیان پێکەمە یعنی هێشتا سەرەتا کە مەحموودیان وت کێشەیە لە خەرجینەوت ئێستا وتیان بە بودجە هەموار بکرێتەوە $16 دانرا بۆ خەرجی بەرمی لێک نەوت لە دوای ساڵەوە قانونەکە یاسای بودجە هەموار کراوەتەوە بەڵێ هەموار کراوەتەوە ینی بیان کراوە بە $16 ینی حکوومەتی ئیتیحادی پەرلەمانی عێراق بیانۆکەی بڕیوە بەڵام ئەمان چونکە قازانجیان لەوایە درێژە بکێشی ئەم وەزا قازانجیان زیاترە هەردوو حیزب و کۆمپانیەکان قازانجیان لەم هینە زیات بەڵام ئێمە خەڵکی کوردستان و سەرتاسەری عێراق و حکوومەتی ئیتیحادی لەم وەزعە زەرەرمەندن دوو حیزبەکە و کۆمپانیەکان سوودمەندن لەم وەزعە بۆیە ئەجنا هینە وەزیری نەوت حەنان عەبدولغەنی لە سەرەتای مانگی دووە ئیعلانی کرد ئەڵێ ئەوە هینەکەمان ئین کردووە لە ماوەی هەفتەیەکە دەستەکەینەوە بەناردنی نەوت ئەو نەیزانی بەوەندە گرفت هەیە و فێڵی لێرە دەدۆزرێتەوە بەڵێ وا بە ئاسانی قسەیەکە بە سەبارەت بە ئەوەی کە بەرەزوتە لە 25/3/2023 ئەوە نەوتەکە بە بۆری ڕاگیرە بەڵام وەکو بەرەزوتە نزیکە ڕۆژان 300,000 بەرمیل نەوت دەفرۆشرێت 2 ساڵە بەس بۆ دۆلارێکی دیار نییە بۆ پرۆژە بێ بۆ موچە بێ هیچی دیار نییە نە لە ڕاگەندراوەکانی وەزارەتی دارایی نە راپۆرتی دیلۆیتەیە کە پێشتر هەبوو هیچ راپۆرتی دیلۆیت هەبێ هیچ نرخێکی نییە دیلۆیت خۆی ناچێت لەسەر عەرز لێکۆڵینەوە بکە هەموو ئەو ژمارانە لە حیزب وەرەگرێ هەموو ژمارەکانی دیلۆیت لە حیزبی وەرەگرێ و ئەیکا بە راپۆرتیانی هیچ نرخێکی نییە ئەمە تەنیا بۆ چاواشەکردنی ڕای گشتی کوردستان و عێراق بوو کە ئەوان کۆمپانیاکە هێنن وردبینی لە داهاتی نەوت هینە لە بەرهەمی نەوت و لە داهاتی نەوتا بکە بەڵام هەموو هینەکان هەموو ژمارەکان حیزب یا بە پارتی ئەیا بە دیلۆیت و دیلۆژ لەسەر ئەوە تەحلیلەکە ینی ئەوە هەبوو پێشتر ئێستا ئەوەش نەماوە بڵێن ئەوەش نەماوە بڵێ ئێستا لەبەرەوەی هەمووی بە قاچاق لە تاریکیدایەوەیە 2 ساڵە هیچ دیار باشە تۆ پەرلەمانن نییە دەستگای چاودێری دارایی ناتوانێت پەرلەمان وەختی خۆی داوای زانیاری کردووە نیان ناوەتێ لیژنەی تایبەتی پەرلەمانی کوردستان داوای زانیاری کردووە لە سەردەمی ئاشتی هەورامیان نەیاوەتێ دەستگای چاودێری دارایی داوای زانیاری کردووە نیان ناوەتێ کەس ینی زانیاری بە کەس نایەن ئەمە جا ینی لەبەر ئەوەیە کە ئەو وەزعیان قۆستۆتەوە پارەی قاچاقەکە بۆ خۆیان ئەبن بۆ حیزب بەڕۆ بەشی زۆری بۆ ئەو لایە بەشێکی کەمیشی لا بێدەنگیانەکەن بەڵێ بەس کێشەی زۆری بۆ پشکێریم دروست نەکردوێن بەداچوونێکمان کەس بوو لە پێیان تقریبن لە 2014 تا ئێستا ینی 100 تریلیۆن دینار 100 تریلیۆن دینار پشکێرێمەوە لە بەغداوە نهاتوو بەشی موچەی 9 ساڵ دەکا ینی لەو کاتەوە نهاتۆ بۆی کەنەوت بەخۆ فرۆشتاوە 2 ساڵە پارەی پرۆژەکان نایە لەوەتی نەوت بە بۆری ڕاگیراوە دەڵێن لەبەرەوەی کە ئێوە نەوتان زیانەکان زیانی زۆر بووە لە سیاسەتی نێوتی هەرێمی کوردستان ینی ئەوە طبعا ینی ئەوانەش نزمنی ئەو هینە بێجگەل لەوە تۆ ینی خۆی ئێمە ئێستا بە قاچاقبردنی نەوت بە قاچاقبردنی نەو ڕێگەوبانەکانمانی وێران کردووە ینی ئەویش ئەبێ ڕێگەوبانەکان لەسەر حسابی گیرفانی خەڵک نۆژە نەکرێنەوە ئەو تەنکەرانە ڕۆژانە هەزاران تەنکەری ئەم دوو حیزبە فرکوهوڕیانە بە ناو جادەکانی ئێمە وێرانی ئەەکەن دوایی ئەبێ بێت لەسەر داهاتی ناوخۆ کە باج و خەراجە لە میلەتی وەرەگرن بچی هینەکان قازانجەکەی بۆ قانزاجەکەی بۆ خۆیانە وێرانکردنەکەشی ئەبێ خەڵک باجەکەی بە ینی خۆ هەر ئەوە نییە گەر بیتەوە ژینگەمان چۆن ژینگەمان وێران کراوە ینی سیاسەتی نەوتی ژینگەی ئێمە وێران کردەوە بەسەرێکە تەماشاکە بزانە ئەحسائیاتی هین وەرگرە مانگانە و ساڵانە چەند کەس لەم هەرێمە ئێمە تووشی شێرپەنجا بێ پاڵاوگەنە یاساییەکان بەردەوام من آخر طبعا پاڵانگە یاسایی بێ یان ناسایی بێ هەتا پاڵاوگە یاساییەکانیشیان بینی تەواوی نییە ینی لە ڕاستیە ینی
تۆپ نییە بۆ ئەوەی بتوانێت باشی ژینگە بپارێزێت. بەڵێ مەبستمەوە ئێستا پرۆژە لەو کاتی کەنەوت ڕۆیشت ئێستا پرۆژەکان وەستێنران ینی کاریگەری لەسەر ژێرخانی پرۆژەکانی شەبوو ئەوی بەڵێندەرەکانە وەستانی پرۆژەکانە اینجا نهاتنی پارەی پەرەپێدانی پارێزگەکان پێشتر لە بەغداودا لەو ڕۆژانەدا پارێزگاری هەولێر قسەی کرد دەڵێ پشکی هەولێر 200 بۆ 300 ملیار بەڵە دینارە تاکو ئێستا نەهاتووە لە بەغداوە و گلەیی هەبوو. طبعا ئەوە بێژگەلەوەی تۆ ئەگەر ئەم هینە بەڕێشی بڕۆنە ناو ئەم هینەوە ینی ئەم داواکاریانەی کە حکوومەتی اتحادی و پەرلەمانی اتحادی داوای ئەەکەن لەگەڵ ئەوە بەڕێشی بڕۆن ئەو کۆمەڵێ مشکلەی زۆرمان نامێنێ ئەمە موچە بە یەکجارێکی کۆتایی پێ ینی بەڵام ئێمە کێشەی ئێمە بەتەنیا موچە نییە لە ڕاستیاتەوەکو ئەگەر موچە هەبێ باشەوە گەر نەبوو خراپە نا موچەش هەبێ بم نەوعی کە ئێمە ئێستا تیاژین زۆر خەتەرە چکە ئەبێت تۆ هەلی کار ینی بەردەوام تۆ هەموو ساڵێ لە سەدان هزار کەس زیاتر لە 30,000 تەخەڕوجەکان لە هینەکانە لە ئەوەی ئیعدادیە پیشەییەکان و مەعهەدەکان و لە کۆلیجەکانە تەخەڕوجەکەن پێویستیان بەوە هەیە فرسەی عەمەلیان بۆ بەتەعین دەرەقەت نایە ینی لەگەڵ تەعینان نیمە ئەبێ هین هەبێ ئەبێ کەرتی تایبەت تفعیل بکرێ و قانونێکی بە دەرکرێ کە کەس نتوانێت دەست لە کاروباری وەربدا و منعی احتیکار بکرێ. یعنی ئێستا ئەم سیاسەتەی کە هەیەە ئەمەی کە ئێستا ئەیکەین زۆر خەتەرە. ئەمە شتێکە لە هینە لە نیولیبرالیزم هینێکی زۆر خەتەرە. مەسەلەن ئەوە ئێستا ترامپ خەریکە بەکردەوە جێبەجێیەکە لە ئەمریکا نیولیبرالیزم ئەوێ چی بکە نیولیبرالیزم ئەوێ دەوڵەت هیچ ڕۆڵەشی نەبێ بە تەنیا پارەدارەکان سەرمایه‌دارەکان لە بازاڕە اقتصاد بڕێوە ئەبەن و فرسەی عەمەل دروستەکەن و ئەوانە دەوڵەت بە تەنیا چاودێری ئەکا لە شوێنێکە خەلێلێکە بێ ڕاستی بکاتەوە. ئەمە طبعاً ئەگەر لە وڵاتە دیموکراتیەکانە ئەمە بشکرێ دەستگای بە قووەتی چاودێری هەیە ڕێگە لە زۆڵ مستەمە ئەگرێ بەڵام لێرە ئێمە ئەمەمان نییە ئەمە هاتوون ئێستا ئەم کەرتی تایبەتەیە کە ئێستا تۆ تەماشاکە ئەوە دەرمانی هین سەو نازان چلو ئەوەنە 150 ئەوەنە نەوعی دەرمانی سەرەتان یاوێنە بە کۆمپانیایەک حیزبی دروستی ئەەکەن بە نەهێنیش ئەیەن ینی خەتەرەکە لەوایە ئەم حکوومەتە هیچ شەعیەتێکی نییە ئەم حکوومەتە لەو ڕۆژەوەی کە دەنگی هینە لە پەرلەمانە دەنگی بۆ هینە تەمەنی درێژکرایەوە لەو ڕۆژەوە محکەمەی ئیتیحادیش شەرعیەتی لێسەنەوەتەوە بۆ هەڵبژاردننی تازەش کراوە ئەم حکوومەتە بەردەوام خەریکی ئەو ئیشانەیە کە لە دەسەڵاتیانە ئەیانکە بۆچی وە ئەکات چونکە هەموو دەستگاکانی ئێمە ڕواڵەتین حیزب بێهێزی کردووە حیزب سەیتەرەی بەسەر سوڵتەی قەزاییە کردووە بەسەر سوڵتەی تەشریعیە کردووە بەسەر دەستگا چاودێریەکانی کەیا کردووە بۆ بەرژەوەندەکانی خۆی قانون دەرەکە لەبەر ئەوە خەڵکیش قسە ئەکاوە تا ئەچنە سەر جادە یان یا بە فیشەکەیان کوژنیا بە غازی فرمەزەر بڵاوان پێەکەن. لەبەر ئەوە ینی وەزئی کوردستان زۆر خەتەرە زۆر خەتەرترە لەوەی کە موچەخۆرێک موچەکەی وەرناگرێ و هەست بەم کابینێش کە پێکبێتی ئیچی لێ چاوەڕێ ناکرێت کابینێکی نوێ دروست دەبێت بە حساب لە ماوەی داهاتوودا بە هیچ جۆرێ چکەم مشکلەی هین نەماوە مشکلەی مافی خەڵک لە بینی پارتی و یەکێتیا وجودی نەماوە لە یەکەم ڕێکەوتنی استراتیجی بینی پارتی و یەکێتیەوە لە 2007ەوە ئەم دوو حیزبە خەمی میلەتیان نەماوە سامانی سەرعەرز و ژێرعەرزەوەی لە بەغاوەیە لە بینی خۆیانە دابەشیان کردووە ئیتر حەقیان نییە بەسەر ئەوەی تۆ بە یەکیان و تۆ وەختی خۆی لە زۆنی خۆ تۆ چیەکەی بیکە من حەقم نییە منش لەلێ خۆم چیەکەم ئەم تۆ حەقن نییە لەبەر ئەوە مەسلەی دیموکراتی و مەسلەی مافی خەڵکو و مەسلەی خەدەمات مەسەلەن باشکردنی کارەبا ڕێگەوبان خەستەخانەکان مەکتەبەکان لە خەمی ئەوان چۆتە دەرێت ڕۆژانە چەندان دەستەکەوێت ئەوە خەمی هینی ئەوانە باش بینی سەر کۆمپانیاکە ئەوە کوتیشم چونکە اقتصادی سەناعیمان نییە اقتصادی ینی هینی ئێمە موازنەی ئێمە داهاتی ئێمە لە زەریبەی هاوڵاتیەوە نایە لە زەریبەی داهاتەوە نایە تاوەکو حکوومەت ملکەچی خەڵک بێ لەبەر ئەوەی حکوومەت پارەیە بە هاوڵاتی بێدەنگ کردووە هاوڵاتی ئەڵێ پارەکەم حکوومەتەیە
خۆ قسە بکەم حکوومەت ئەتوانێت پارەکەشم لێ بڕێت نەک میلەت حکوومەت بەخێوکە حکوومەت ئەمە سیستمێکی زۆر گەڵەتە یارا قەتاوەکو پەنجاکان هەتاوەکو ساڵی 1954 اقتصادێکی زۆر بەهێزی هەبووە لە 1993 موازنەی ساڵانەی عێراق لە ساڵی 1954 لە 95 لە هین بووە لە زەریبە بووە زەریبەی سەرمایه‌دارەکان و زەریبەی جوتیار و دەرەبەگ و ئەوانە بووە کە لە واریدات لێ حکوومەتی پێژیان دووە مؤسساتی پێ دروست کردووە موچەی خەڵکی پێداوە لەبەر ئەوە بۆیە حکوومەت لە سەردەمی مەلیکیەتە بە مزاحرە حکوومەتە ڕوخێنرا چونکە خەڵک حکوومەتی ئەژیان ئێستا نەوت و گومرگی تاڵانی ئەوانە وای کردو ئەم دوو حیزبە هەموو منەتیان بە خەڵک نییە مەعمەلدا ئەخەی مەکتەبدا ئەخەی زانکۆدا ئەخەی کەیف خۆت من پارەی ڕۆژانی خۆم دەست دەکەم. سوپاس دەکەم. حوت خولەکێک من ماوە سەبارەت بە کۆمپانی نەوتیەکان ینی ئێمە داتایەکمان بەداچوونێکمان کرد بۆ ئەوەی کە بە بۆری فرۆشرا بە 73 میلیارد داهات بڵێن هەبووە میلیارد دلار داهاتی نەوت بووە 43 بۆ کۆمپانیەکان ڕۆشتووە 30 بۆ حکوومەت ماوەتەوە خۆیان وتیان 30 میلیارد دلار قەرزدارن بەس کۆمپانیەکان دەڵێن ئێمە 10 میلیاردمان وەبەرهێنان کردووە بەڵام لە بەرامبەر زیاتر لە 40 میلیارد دلار ئەنی پارەی نەوتیان بۆ ڕۆشتووە ئەنی قازانجێکی خەیاڵی کراوە لەو نێوەندەدا هەموو ئەو کۆمپانیا لێدوانی فەرمی خۆیانە دەڵێت 10 میلیارد وەبەرهێنانمان کردووە لە نەوتێرێ 10 میلیارد ڕەنگە 40-50 میلیاریان دەستکەوتوێ طبعا ئەمە لە هیچ شوێنێکی دنیایە ئەمە نییە لە هیچ شوێنێکی دنیا ئەمە نییە وەختی خۆی میلەتیان خەڵەتان وتیان ئێمە کوردستان ئەبەینە سەر خەریتەی تاقەی وزەی جیهانی کۆمپانیای گەورەی وڵاتانی گەورە ئەهێنینە ئێرە ئەبن بە پشتیوانمان بۆ دروستکردنی دەوڵەت لە هینەکە لە ڕێفراندۆمەکە بینیتان کە ئەوانەی کە خاوەنی کۆمپانیەکانی ئێرەن لە کۆمپانیا نەوتەکانن ئەوان لە پێشەوە یعنی ڕێکتیرێسن وەزیری دەرەوەی ئەمریکا بوو سەرۆکی ئۆکسۆمۆبیل خۆی نامین بۆ ناردنی ڕێفراندۆمەکە دواب بەس لە ناوخۆش خۆ پارتیوکێتی کۆمپانیا بەناوی خزمەتگوزاری و سکویریتی و لامولایەکەوە لە نەوتەکە دەخۆن وایە ینی جگە لە خۆی پارەکەی هەموو ئەوەی کە تاوەکو خواردنە پاراستنە ئەوەی بە معدل لە داهاتی نەوت ئەمێنێتەوە نزیکەی 42 بۆ 43 لە سەتی بۆ حکوومەتە گوایە لە ئەوی تری 57 بۆ 58 ئەچێ بۆ کۆمپانیەکان و خەدەماتی کۆمپانیەکان ئەو کۆمپانیای خەدەمی هەیە وەکو حرەس و وەکو ئەوەی مەطعەم وشتیان بۆ سەرپەرشتیەکەن و خواردنوشتی وایان ئەچێ بۆ ئەمانە بەڵام لەمەی ئێمە کە لە بۆ حکوومەت ئەمێنێتەوە ئەوە دیار نییە یعنی هیچ کەس نازانێت چۆن سەرفەکرێ ئەوە مشکلێکی گەورە هەتا هەموو داهاتی نەوت کەس نازانێت چەنە ینی کەس نازانێت چەنە دووسێ کەس نەبێ وەختی خۆی ئاشتی هەورامی بوو سەرۆکی حکوومەت بوو و سەرۆکی پارتی بوو ئەمسیانە ئەیانزانی ئێستا شەر سەرۆکی پارتی و سەرۆکی حکوومەت و نازانم ئێستا ئەم هینیان ئەیزانێ ڕەنگە ئەمەیان کرد بە وەکالەت کراوە بۆ وەزیری سامانە سروشتیەکان تەسەوڕم وانە ئاگای لە ئەویش ئاگای لە واریداتی نەوت بێ ئیتر کەسی کە ئاگای لە یەکێتی بە ڕازی بووە بەوەی سوێستەڵەن تەنکەرە نەوتەکان کە دێنەودی و پارەیان لێوەردەگرێت و قازانجیان لەوەیە طبعاً بەشێکی هی خۆیانە چکە ئەوانیش لە کۆمپانیەکان ئەیکردنەوە بە سعرێکیین خۆیان ئەیبن ئەیفرۆشن بێژگە لەوەی باج و خراج ینی سەرانە لە هینەکانی شەسەنە ینی هەموو تەنکەرێ ڕەنگە هەتاوەکو ئەڕاتە دەرەوەی سنوور هەموو تەنکەرێتەوە هەموو ڕۆژێ 1000 تەنکەر بڕە تەنکەری نزیکەی 2500 دلاری لێوەرگری پارێک خەیاڵی 1 دیناری نایەتەوە بۆ میلەتە. باش بەس بوو نەوت بڵندزیانی شەبوو لە ڕووی سوتەمەنیەوە ئێستا ئێمە پێش فرۆشتی نەوت بانزین هەرزانتر بوو یعنی حکوومەتەکە چ بوو کە ئێمە بووین بە خاوەنی نەوت بەنزینەکەشمان گران بوو نەوتی سپیمان گران بوو طبعا ئەوە هەمووی ئەوەیە کە دەسەڵات هیچ باشی میلەتی نییە من بە شتێکم لەبیر نەچێ ئەو باش فەرم جەدوەلێکم بۆ هین کردووە بۆ ئەم نەوتەی ئێمە کە ئەڕۆها لە ساڵی 2004ەوە بە ڕسمی 2014ەوە بە ڕسمی بە بۆری ڕۆشتووە بەڵام کورد لە ئەمانەی کە خاوەنی نەوتەکەن هینیان نەبووە
کۆمپانیایان دروست نەکردبوو لە بەندەری جیهانەوە بە کۆمپانیای خۆیانەوە بجۆزنەوە من ئەمانەم دەرهێناوە ئەمانەی کە دەرم هێناوە هەمووی مەزدەری ڕسمین یعنی کەس ناتوانێت ئینکاری لێ بکە ئەم شیتانن لەگەڵ دوو مەزدەرم هەیە مەزدەرێکیان ئەم شیتانەیە ئەمە کۆمپانیایەکی عالەمی دەریەکات هەموو ئەو هەزاران بە سەدان هەزار و بە ملیۆن کەشتی لە ناو دەریاکانی دنیاە ئەسوڕێنەوە ڕۆژانە ئەم کۆمپانیای ئەزانێ ئەم کەشتیە لە چ بەندەرێکەوە چی هەڵگرتووە لە چ بەندەرێکەوە دەرچەوە بۆچی ئەڕاوچەنی هەڵگرتووە ئەم شیتانەن هی نەوتی کوردستانن ینی بەکوێ فرۆشراوە ئەمە لەکوێ بارکراوە ئەها هەموو ئەمە کوردیش کۆمپانی کوردی کۆمپانی کۆمپانیای کوردی لەوێ بڵێ ئەمە لە 2005 من دەرم هێناوە لە ڕێگەی ئەم شیتانەوە لە ڕێگەی لە 2015 دەرم هێناوە هەتاوکو ئەو ڕۆژەی نەوت ڕاگیراوە ینی کۆمپانیای کوردی لە دەسە کۆمپانیان هەیە بۆ ئەمە لە دەریاکانی جیهانە کۆمپانیای کوردی نەوتی کوردی ئەجۆزێتەوە ئەوەش بە پارەی ئێمە ئەم کۆمپانیانە دروست کراون من لە ساڵی لە ئەم کتابە لە 3/4/2018 نردوومە بۆ وەزارەتی نەوت مەکتەبی پەرلەمان بووی ئەندامی پەرلەمان بووم ئەم کتابم نردووەن نوسخەی شیشمی ماوە بۆ وەزارەتی تیجاری عێراقی ئەم شیتانم بۆ نردووە مەجموعەیە لەم شتانە بۆ نردووە ئەڵێم تکایە ئەم کۆمپانیا کوردیانە زانیاریم بەنێ خاوەنی ئەم کۆمپانیانە چێن نەوتی کوردستان ئەجێزنەوە لە دەریاکانی جیهانە وەزارەتی تیجاری عێراقی وەڵامی یاومەتەوە ئەڵێ ئەم کۆمپانیانە هیچیان لە عێراق تەجیل نەکراون و ئێمە نایاناسی ینی چەند کۆمپانیا بوون هەتاوەکو ئەو ڕۆژە 5 کۆمپانیان دروست کردووە 5 کۆمپانیای کوردی لە دەریاکانی جیهانە نەوتی هەرێم ئەجێزنەوە ئەمە بە لە این دەری بێنم لە 2015 سێ کۆمپانیان دروست کرد چکە سەرەتای نردنی بوو لە ڕێگەی بەندەری جیهانەوە لە 2016 6 کۆمپانیا ئەچێتە سەری ینی کۆمپانیای تازەیەتەوە دروستە بێ و نەوتە جۆزێتەوە لە 2018 حوتیکە هاتۆتە ناوی لە 2018 5کە هاتۆتە ناوی لە 2019 4کە هاتوۆتە ناوی لە 2020 4کە لە 21 5کە لە 22 35 کۆمپانیای تازە هاتۆتە ناو هی کوردی تاوانەمە هەمووی ئەڵێ کوردیش کۆمپانی ئەمە لێرە خۆی ئەڵێ کوردیش کۆمپانی ئەمە وەکو وتم ئەمە هینێکی عالەمیە ینی ئەمە شەریکەیەکی عالەمی ئەمانە دەرەکە هی کورد نییە دیاریش بوو کە بە کێ فرۆشراوە بە کوردی بەڵێ دیاریشە تێرێن بەشی زۆری بەکوێ دەفرۆشرا تورکیا دەیفرۆژیان و کۆمپانیانە بڵێن ئێستا ئەمە ئاخر هینە ئەمە ئاخر هینە هێناومە لەگەڵ خۆمە هێناومە ئەم شیتە هی مانگی 2023 تاوەکو ئاخر بار کە نردویانە لە 24 سیان نردویانە طبعا کۆمپانیەکانیش هەمویان ناوەکانیان ئیتالی و هینە یۆنانین بەڵام هەمووی ئەنووسێت لەناو قەوسە ئەنووسێ کوردیش کۆمپانی ئاخر باب بۆ ئیسرائیل ڕۆژتۆ 600,000 بەرمیل بووە ئەم شیتەی من لە هینی ئەو 25 ڕۆژەی هی ئەو 24 ڕۆژەی مانگی 2023 بەڵێ کە بە بۆری بوو 23 ئەمە ئەوەیە کە لەو مانگەیە هینێک ڕۆشتووە طبعاً 8 ملیۆن و 892,000 بەرمیل ڕۆشتووە لە هی ڕێگەی نەوتی کەرکووکیشەوە بۆ عێراقیش ئەویش هەر لەو هینە تێکەڵاو کردووە ئەویش لە کەرکووکەوە جاکراوەتەوە هی کەرکووچە بۆ هەرێم چەند وەکو دووە پێناسی لەگەڵ بەغداد جارێ ڕێکەوەنە دەیانێت بە خاچاق بفرۆشتری لە قازانجیانە لە قازانجیانە وەڵام بەغا پێلێ هەرچەند بەغا ینی قازانجی نییە لە قازانجەکەی لەوایە کە هینە منەظەمەی ئۆپێک زەختی لێ کردووەڵێ ئەو نەوتە قاچاقەی لە هەرێم ئەڕۆ ئەبێ بەڕەسمی بڕوات لەبەر ئەو ناچارە ئەجنا بەرمیلێکی نەوتی خۆی ئێستا بیفرۆشێ ڕەنگە 65 دلاری بۆ بمێنێتەوە بەس ئەمەی هەرێم بچێتە سەری 15 دلاری بۆ ئەمێنێتەوە باقیەکەی ئەچێ بۆ کۆمپانیەکان و بۆ ئەو 16 دلارە و بۆ ئەو گواستنەوەی کە بەرمیلێکی نەوتی عێراق بە ئەمەشتەواوکەم لە تورکیا $1.5 بۆ گواستنەوەیە بەڵام ئەمەی ئەمان 8 بۆ 9 دلارە سوپاس دەکەین کاک محمود ڕەزاماندومان کردی سوپاسیان بەدەبوون دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ